ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئەوڕێیانی ئاوکار ماتوێنێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیە واڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە ئاست بڕینی ئاو و کارەبا. چالاکی ژینگە دۆستانی کوردستان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە. گیانبەختکردنی دوو کرێکار لە ورمێ و قوروە. راپۆرتێک لەسەر شەپۆلی دەست بەسەرکردنی شارۆمەندان لە کوردستان. درێژەی ئۆپراسیۆنەکانی ئارتەشی تورکیا لە هەرێمی کوردستان و کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە پرۆژەی ڕێگەی ئاسنی چابەهار بۆ زاهدان. ناڕۆزایەتی خەڵکی کوردستان لە ئاست بڕێنی ئاو و کارەبا. بەپێی هەواڵی گەیشت و خەڵکی شارە جۆرا و جۆرەکانی کوردستان لە ئاست بڕینی بەردەوامی ئاو و کارەبا ناڕازین و دەڵێن بەرپرسانی دەوڵەت هیچ بایەخێک بە کێشە و گرفتی خەڵک نادەن. بە وتەی ئاو نیشتمانیان پێشتر ڕۆژانەیەک جار کارەبا قەتت دەکرا، بەڵام ئێستا دوو جار لە ڕۆژێکدا کارەبا دەبڕێت و ئەو بابەتە کێشەی بۆ ژیان، مەعیشەت و کەسب و کاری خەڵک دروست کردووە. هاوکات هاوڵاتیانی مەریوان لە ئاست کوالەتی خراپیاوی خواردنەوە ناڕازین و وتویانەکە ڕۆژاناوی لولەکەشی بۆ ماوەی چەند سەعات دەبڕن و کاتێکیش کە ئاو هەیە کوالەتی نییە و بەکاری خواردنەوە نایەت. چالاکی ژینگە دۆستانی کوردستان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە. ڕۆژی هەینی دەی گەلاوێش گروپە شاخەوانیەکانی کوردستان و چالاکانی ژینگەی لە شارەکانی مەریوان، سنا، دیواندەرا، ئیلام، بۆکان و بانە لە چەند مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی ژینگە گرت. بە پێو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، چالاکانی مەدەنی شاری سنە لە شوێنی ڕوودانی ئاگرەکەی ئاویەر کە بووە هۆی گیانبەختکردنی چیاکۆ یوسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مورادی کۆبوونەتەوە و وێڕای گوڵبارانکردنی شوێنەکە سرودی شۆڕژگێڕانەیان خوێندوتەوە و بە وتنەوەی دروشت ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان گرتووە. هاوکات دوو گروپی شاخەوانی بۆکان بە سەرچیاکانی تووچاڵ لە تاران و عەلەمکوه لە مازەرەندەراندا هەڵکشاون و یاد و بیرەوەری گیانبەختکردوانی ژینگەی سنەیان بەرز نرخاندووە. هەروەها گروپێکی شاخەوانی تاڵەسواری دیواندەرە چوونەتە سەرچیای شێخ شەرەف و یانەی شاخەوانی کاسۆرۆی مەریوان لە مەراسمێکدا ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی ژینگە گرتووە و لە ئیلامیش شاخەوانانی گروپی شنەی پازەمین لە چالاکیەکی ژینگە دۆستانەدا وێڕای پاکردنەوەی سروشت یادی گیانبەختکردوانی ژینگەیان لە شاری سنا بەرز نرخاندووە. شانی باسە کاندامانی گروپی شاخەوانی ئارازی مەهابادیش لە هەڵمەتێکدا بەسەر چیای سپیڕێز هەڵکشاون و لە ڕێوڕەسمێکدا ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێبازی سەوزی ژینگە گرتووە. گیانبەختکردنی دوو کرێکار لە شارەکانی ورمێ و قوروە. ڕۆژی هەینی دەی گەلاوێش دوو کرێکار لە شارەکانی ورمێ و قوروە بە ناوەکانی شەفیع عەلیزادە و ڕەمەزان کەریمی بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار گیانیان بەخت کردووە. بە پێی زانیاریەکان شەفیق عەلیزادە خەڵکی گوندی جۆهەنی سەر بە ناوچەی سۆمابرۆدەستی ورمێ لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە شەقامی هەشتی شەهری وەر بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بەداخەوە گیانی لەدەستاوە. هاوکات لە شاری قوروە کرێکارێک بە ناوی ڕەمەزان کەریمی بەهۆی کەوتنە نێو مەخزەنی قیر گیانی بەخت کرد. راپۆرتێک لەسەر شەپۆلی دەست بەسەرکردنی شارۆمەندان لە کوردستان. بە دوای ئاگربەستی لەرزۆکی نێوان ئێران و ئیسرائیل، شەپۆلێک لە ڕفاندن و بەندکرانی شارۆمەندانی کوردستان دەستی پێکردووە و بە پێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 330 کەس لەو ماوەیەدا لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ 330 چالاکی مەدەنی، سنفی، کرێکاری و ژینگە پارێز بەبێ بەڵگەی قەزایی و بە تونند و تیژیەوە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە پارێزگاکانی کوردستان، کرماشان، ئیلام و ئازەربایجانی غەربی دەست بەسەر کراون. لە نێو دەست بەسەرکراواندا چەندین مێر منداڵی تەمەن 18 ساڵ و چەند ژنیش بوونیان هەیە و سەرجەم بەندکراوان لە دەستڕاگەشتن بە پارێزەر
و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرا. درێژەی ئۆپەراسیۆنەکانی ئەرتەشی تورکیا لە هەرێمی کوردستان. ئەندامێکی تیمی کوردستانی عێراق ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند سەرەڕای بەردەوامبوونی پرۆسەی ئاشتی. ئەرتەشی تورکیا ئۆپراسیۆنێکی نوێ لە هەرێمی کوردستان دەست پێ کردو. کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ڕۆژی هەینی لە ڕاگەندراوێکدا وتوێتی کە وێڕای بەردەوامی پرۆسەی ئاشتی نێوان پەکەکە و تورکیا لە ڕۆژی سێشەممە ئەرتەشی تورکیا بە 250 شەکدارەوە ئۆپراسیۆنێکی سەربازی بۆ سەرگوندەکانی دەڤەری باتیفا لە پارێزگای دەهۆک دەست پێ کرد. کۆبوونەوەی خەڵکی ئاوایی خەرەشکی ڕۆدبار لە گیلان. بەیانی ڕۆژی شەممە 11 گەلاوێژ دانیشتوانی ئاوایی خەرەشکی ڕۆدبار لە بەردەم ئیدارەی سەنعەت و معدەنی ڕەشدا کۆبوونەتەوە. بەشداربوانی ئەو کۆبوونەوەیە بە بەدەستەوەگرتنی پلاکار دژایەتی خۆیان لەگەڵ چالاکی شرکەتە معدەنیەکان لە ئاوایی خەرشک نیشان داوە و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی تاڵانکردنی ژینگە بوون. ناڕازیان هۆشداریان بە بەرپرسانی حکوومەت داوە کە گەر ڕێگە لە چالاکی شرکەتە معدەنیەکان نەگرن ناڕەزایەتیەکان پەرە پێدە. ناڕەزایەتی کرێکارانی فەرمی نەوت لە دوورگەی سیری. ڕۆژی هەینی ڕێکەوتی دەیگەلاوێژ کرێکارانی شاغڵ لە ناوچەی عمەڵیاتی دوورگەی سیری بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی سەختی پیشەی و معیشەتی خۆیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەیەکدا خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانە نشینی، پێدانی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر ئەقدەستەکانیان کەم کرابوو، بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت و هەروەها هەڵوەشاردنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پرۆژەی ڕێگەی ئاسنی چابەهار بۆ زاهدان. کرێکارانی شاغڵ لە پرۆژەی ڕێگەی ئاسنی چابەهار بۆ زاهدان ڕۆژی هەینی دەیگەلاوێژ دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان خاوەنکار لە مانگی گوڵانی ئەم ساڵەوە هیچ حەق دەستێکی بە کرێکارانی ئەو پرۆژەیە پەرداخت نەکردووە. لە حاڵێکدا کرێکاران لە گەرمای سەختی هاوین و لە دۆخێکی سەختدا درێژیان بە کار و چالاکیەکانیان داوە. نەدانی هەقدەست و معیشەتی کرێکاران و بنەماڵەکانیان ئەوانی خستۆتە مەترسیەوە و کرێکارانی ناڕازی داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکەن. سەرکوتی بەردەوامی خەڵکی بەلوچ لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی هەینی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چابەهار و زاهدان هێرشیان کردە سەر خەڵکی مەدەنی و چەندین کەسیان دەست بەسەر کردووە. بە پێی راپۆرتی حاڵوەش مامورانی شارەداری و هێزە ئینتیزامیەکانی چابەهار هێرشیان کردوتە سەر دانیشتوانی خانوێک لە ناوچەی زیباشار. بە وێڕای ڕوخاندنی خانوەکە 3 منداڵیە و بنەماڵیان داوەتە بەرلێدان و چەند کەسیشیان دەست بەسەر کردووە. ناسناوی بریندارەکان بریتیە لە فاتمە ئەسکانی تەمەن 8 ساڵ، زەینەب ئاسکانی تەمەن 11 ساڵ و مەیسەم ئاسکانی کە لەلایەکی دیکەوە هێزەکانی کەڵانتەری چواردەی زاهدان هێرشیان کردوتە سەر چەند گەنجی بەلوچ لە نێو بازاڕی ئەو شارە بە 4 کەسیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێستووە. شانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی دەست بەسەرکراوان لە زاهدان لە بەردەستانی. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی نۆ بەندکراو لەوانە 2 شارۆمەندی ئەفغانستانی و 2 ژن بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاز لە زیندانەکانی تەورێز، مەشهەد، شیراز، ڕەشت و نەهاوەند جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتەکان 6 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی مەشهەد و شیراز لە سێدارە دراون کە 2 کەسیان ئەفغانستانی بوون و تا بە ئێستا ناسناویان ئاشکرا نەکراوە. بەڵام ناسناوی 4 بەندکراوی دیکە بریتیە لە مەهتاب بەیانی، ببورن مەهتاب بەیاتی، عەلی ئەشرەفخانی، ئەبولفەز عەلایی و ناهید جەوکار. هاوکات 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی یوسف ئەمیری، ئارژ محەممەدی و ڕەزا ئەفرایی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی تەورێز، نەهاوەند و ڕەشت ئەعدام کراون.
ڕۆفاندنی چالاکێکی سیاسی لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی سیاسی تەمەن 80 ساڵ بە ناوی محەممەد بەنازادە لە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە گەڕەکی تێران پارسی شاری تاران دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتەکان هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئەو چالاکە سیاسیە و وێ ڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگرتووە و ناوبراویان بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ محەممەد بەنازادە چەند نەخۆشی سەختی هەیە و مانەوەی لە زیندان گیانی خاتە مەترسی جددیەوە. بانکێشتی بریندارێکی شۆڕشی خەزەڵوەری 98 بۆ دادسەرای گیلان. سپەند ئەحمەدی شارۆمەندی تەمەن 32 ساڵی خەڵکی بەندەرانزەلی لە بریندارانی شۆڕشی خەزەڵوەری 98 بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. سپەند ئەحمەدی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەزەڵوەری 98 لە شاری سیرجان بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت بریندار و دواتر دەست بەسەر کراوە. لاقێکی ئەو چالاکە سیاسیە بەهۆی بەرکەوتنی فیشەک فەلەج بووە و ئێشوازارێکی زۆر دەکێشێت. سێپەند دەرچووی کارناسی باڵای دەروونناسیە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 15 ساڵ زیندان و 6 زەربە شەلاق مەحکوم کراوە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە زیندانیکردنی و چالاکە سیاسیە هۆشداریان بە دەستگای قەزای ڕژیم داوە و خوازیاری ئازادکردنی بە دانانی وەسیقە بوو. و قاچاقی بەربڵاوی ژنان و کچانی ئێرانی بۆ دووبەی و عێراق لەلایەن مافیای سپای پاسدارانەوە. لە ڕۆژانی ڕابردوودا چەند راپۆرتی ناخەژێن لەسەر قاچاقی بەربڵاوی کچان و ژنانی ئێرانی بۆ دووبەی و عێراق لەلایەن باندە مافیەکانی سپای تێرۆریستی پاسدارانەوە بڵاو کراوەتەوە و باس لە ڕەنجوازاری قوربانیانی بازرگانی جنسی دەکات. بە وتەی یەکێک لە قوربانیان لە کاتی سەفەرکردن بۆ دووبەی 75 مسافر لە سەد سەرنشینەکەی ئەو فڕۆکەیە کچانێک بوون کە بەهۆی داڕمانی ئابووری وڵاتی ئێران و لەژێر سایەی فەقر و فەلاکەتێکی داسەپاو بەسەر کۆمەلگادا بۆ لەشفرۆشی دەچوونە ئیماراتی یەکگرتووی عەرەبی. ئەو کەسانەی دەڵاڵی بۆ ژنان و کچانی لەشفرۆش دەکەن سەر بە حکوومەتن و نیوەی داهاتی قوربانیان بۆ خۆیان هەڵدەگرن و ژنان بەهۆی توندوتیژی و نەبوونی بێهداشت تووشی نەخۆشی جەستەیی و دەرونی دەبن و هەمووی ئەم پرۆسەیە لەلایەن مافیەکانی سپای پاسدارانەوە بەڕێوە دەچێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.